غياباتي بس ماشي. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزە ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین. سەرەتا داوا لە سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووانی کۆموتەی کۆبوونەوەی پێشوومان بۆ بخێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاردە بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 5 یاسای خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 10:30 و پێشنەوە ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 27 دەی 2021 بەم شێوەیە بێت. خوێندنەوەی دووەم بۆ ئەم پرۆژە یاساینەی خوارەوە بەپێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 1. پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراق ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان. 2. پرۆژە یاسای بەرهەمهێنانی هاوردەکردنی بە توشتلۆ تۆمارکردنی بە سندکردن و پارێزگاریکردنی لە تەرزە کوشتکاڵیەکان لە هەرێمی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 26 دەی 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامان ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان. پێنجەم دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز دابان محەممەد حوسێن لە ئەندامەتی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان. شەشەم 1. خستنە ڕووی دوایین بە دوواداچوون شەشەم خستنە ڕووی دوایی بە دوواداچوون و کارەکانی پێیوەست بە بابەتەکانی بە بابەتی سێ یەکەمەکان و وانەبێژان و ئامادەکاریەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەلایەن لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توژنەوەی زانستی. دووەم خستنە ڕووی بە دوواداچوون کارەکانی پێیوەست بە دۆخی سوتەمەنی و چارەسەریەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەلایەن لێژنەی وزە و سامانە سروشتیەکانی پیشەسازی و بازرگانی. حوتەم دواخستنی بورگەی چوارەمی بەرنامەی کار. هەشتەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. لیستی ئامادەنەبوونی ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی ژمارە 4 ئاسایی 26 نۆی 2021 ئاشنا عەبدوڵڵا قادر بایکۆت، بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت، ڕاهی ڕاهبەر ئیبراهیم مۆڵەت، ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەت، زیاد جەبار محەممەد مۆڵەت، شادی نەوزاد وەهاب مۆڵەت، عەبدوستار مەجید قادر مۆڵەت، هەدیە مراد حەیدەر مۆڵەت، هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت، سەلمە فاتح تۆفیق مۆڵەت، کازم فاروق نامیق ئامادە نەبوو بە بریاری ژمارە 2 2021. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە بریتیە لە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراقی ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان عێراق. داوا لە لیژنەی وزە و لیژنەی قانونیەکەن بێنە ئێرە. باشە بەسەرچاو. گوڵستان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەکەین سزایەکی شیاو بۆ ئەوتە نەشیاوانەی بەڕێز پەرلەمانتار جەلال پەرێشان ئیجرا بکە و داواکەین بەڕێز کاک جەلال داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکات لە ناو حرەمی پەرلەمان لەبەرەوەی ئێرە بەکارهێنراوە بۆ وشەی نەشیاو. ئێرە بەرهەمی خوێنی شەهیدان و شوێنی نوێنەرانی خەڵکی کوردستانە و داوا لە بەڕێز فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانەکەین کە خۆی بێبەری بکات
لەوەی کە ئەو وتانە وتەی پارتی دیموکراتی کوردستانیە و داوا ئەەکەین کە هەر لێرە بەڕێستان بڕیار بدەن لەوەی کە متمانە لە بەڕێز کاک جەلال بسەنرێتەوە. زۆر سوپاستانەکەین. زۆر سوپاس. کاک زانە. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەناوی فراکسیۆنی پارتی دەمانەوێت ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم دۆخە نەخوازراوەی دانیشتنی دوێنەی پەرلەمانی کوردستان بدەین. لە دەستپێکدا داوای لێبوردن لە جەماوەری کوردستان دەکەین بەوەی کە هۆڵی پەرلەمان پێویست بە ئیستیقرارێتێکی زیاتر دەکات، پێویست دەکات کە ئارامتر بێت لە ڕوانگەی بەرپرسیارەتی و ئەو زۆرینەی پەرلەمانی کە هەمانە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان دەکەین کە ئێمە بەشێکین لە دابینکردنی ئەم ئارامیە نەک لە تێکدانی جەلسەکانی پەرلەمان. بۆیە ئەوەی کە دوێنێ ڕوویدا لە ئەنجامی ناوهێنانی پارتی دیموکراتی کوردستان بووە. لێرەوە ئێمە نەک تەنها بۆ دیفاعکردن کە مافێکی سیاسی ئێمەیە دیفاع لە حیزبەکەی خۆمان بکەین، بە ناوهێنانی هەر پارت و هەر لایەنێکی سیاسی لەناو هۆڵی پەرلەمان و لە ڕابردووشدا ئەوەمان سەلماندووە، بە ناوهێنانی لایەنەکانی دیکەی ناو پەرلەمانی کوردستان و سەرکردە مێژوویەکان ئێمە وەکو فراکسیۆنی پارتی لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتە زۆرینەی پەرلەمانیمان ڕوونکردنەوەی پێویستمان داوە و داوامان کردووە ڕێگان نەدرێ لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە کە بەم شێوازە ناوی هیچ پارت و لایەنێکی سیاسی و هیچ سەرکردەیەکی سیاسی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بهێندرێ. بۆیە لە ئەنجامی ئەم ناوهێنانە ئەو فعلەی کە کرا ڕەتفعلی لێ دروست بوو. ئەم ڕەتفعلە هەرچەندە دوێنێ ئەندامی فراکسیۆنمان بەڕێز کاک جەلال پەرێشان ڕوونکردنەوەی پێویستیدا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ ڕای گشتی کە بێبەریە لە بەکارهێنانی سەرجەم ئەم موشانەی کە بە ناوی کاک جەلال لە سۆشیال میدیا و لە میدیاکاندا بڵاو کراوەتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە جارێکی دیکە تەئکید لەوە دەکەینەوە نە فراکسیۆنی پارتی نە پارتی دیموکراتی کوردستان پەروەردەی کادیرەکانی خۆی بە هیچ شێوازێک لەم شێوازانە ناکات ئەمەی لە میدیا بڵاو دەبێتەوە و لە هەمان کاتیشدا قسە هەڵبەستن بۆ هەر ئەندامێکی فراکسیۆنی پارتیمان ڕەت دەکەینەوە و لە هەر حاڵەتێکدا ئەگەر کاری لەم شێوەیە کرابێت لە ئەنجامی ئەم فعلانە بووە کە لە ناو پەرلەمانی کوردستاندا بە ناوهێنانی پارتی دیموکراتی کوردستان هاتووە. بۆیە لێرەوە ئێمە داوا لە بەڕێستان دەکەین کە لەوەی لە ڕابردوودا هەبووە کە چۆن ئیدارەی جەلسەکانی پەرلەمانی کوردستان کراوە بە هەمان شێوە هەوڵی ئەوە بدەن ڕێگا نەدەن هیچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ناوی پارت و لایەنە سیاسیەکان بهێنێت ئەگەر ئەندامێکی فراکسیۆنی پارتیشمان بوو بە ڕێکاری پەیڕەوی ئیجرایی پێویست بەرامبەر هەر ئەندامێک وەربگرن کە ناوی پارت و لایەنە سیاسیەکان دەهێنێت. بۆیە لێرە جارێکی دیکە دووپارە دەکەینەوە لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتەی کە هەمانە بۆ تێکچوونی جەوەکەی پەرلەمان و دانیشتنەکانی پەرلەمان ئێمە داوای لێبردون لە خەڵکی کوردستان دەکەین و لە هەمان کاتیشدا ئەوەی کاک جەلال دوێنێ کردی تەنها ئەم وشانەی کە بۆی هەڵبەستراوە لە سۆشیال میدیا ڕەت دەکەینەوە و ئەوانەی دیکە قسە بە پارتی دیموکراتی کوردستان بگوترێ لە دانیشتنی ئەمڕۆ و دانیشتنەکانی دیکە ئێمە قبولی ناکەین بە هەر لایەنێکی سیاسی دیکەش لە ناو هۆڵی پەرلەمان بگوترێ ئێمە قبولی هیچ ئەم شێوازی ئاخاوتنانە ناکەین. زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک. بەڵێ هەر بۆ ئەوەیە هەر لەسەر ئەو مۆزوعەیە بەڵێ 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 هەر لەسەر خۆتان بە ئارام تکا دەکەم. بەڵێ فەرموو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی با قسە بکەم. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداخەوە کە لە دانیشتنی دوێنەی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک گرژی لە نێوان ئەندامانی پەرلەمانی کوردستاندا دروست بوو. ئێمە ئەمانەوێت دید و تێڕوانینی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بەم پرسە بخەینە ڕوو. پەرلەمانی کوردستان مڵکی خەڵکی کوردستانە، بەری ڕەنج و خەبات و تێکۆشانی گەلەکەمانە، مڵکی هیچ هێزێکی سیاسی نییە، هیچ هێزێکی سیاسی بۆی نییە خۆی بکات بە خاوەنی پەرلەمانی کوردستان، بەڵکو پەرلەمانی کوردستان بەری ڕەنج و خەبات و تێکۆشانی گەلەکەمان و خۆی نیشتەی دەکانێتی.
هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە متمانەیان بە ئێمە بەخشیوە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان، ئێمە تەنها نوێنەری دەنگدەرانی خۆمان نین، تەنها لە هۆڵی پەرلەمان نوێنەرایەتی حیزبەکانی خۆمان ناکەین، بەڵکو نوێنەری تەواوی خەڵکی نوێنەرایەتی تەواوی خەڵکی کوردستانەکەین. خەڵکی کوردستان چاوی لە ئەندامانی پەرلەمانی کوردستانە هۆڵی پەرلەمان بکەنە سەکۆی داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان. چاویان لەوەیە ئێمە سەکۆی پەرلەمان نەکەینە مەیدانی ململانەی سیاسی لە نێوان هێزی سیاسیەکان، بەڵکو لە هەلومەرجی ئێستادا کە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بە کۆمەڵێک گرفت دەناڵێنێ، کۆمەڵی قەیران هەیە، ژیان و گوزەرانی خەڵک خراپە، کۆمەڵی قەیران هەیە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لە ئێوەیە ئێمە ئەم پەرلەمانە بکەینە سەکۆیەک بۆ داکۆچیکردن لە مافەکانیان و ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەسەر ئەم نەهجە ئەڕۆین. بۆیە ئەبێ هەموو هێزە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان و لە دەرەوەی پەرلەمانی کوردستان خاوەنی ئەم ئەزمونەن، خاوەنی ئەم پەرلەمانن، ئەبێ بە چاوی ڕێزەوە سەیر بکرێن. بۆیە داوا ئەکەین کە ئەو قسە نەشیاوانەی لەناو هۆڵی پەرلەمان ئەکرێ بە ناوی دیفاعکردن لە هێزە سیاسیەکانی خۆیان ئەمە کۆتایی پێ بهێندرێ و زاهیرەی پەلاماردانی یەکتر لەسەر قسە بە یەکتری گوتن ئەمە دیاردەیەکی ناشرین و ناشیا و نامۆیە بە ئەزمموی پەرلەمانی کوردستان. ئێمە بە هەموو شێوێک ڕەتی ئەەکەینەوە پێمان وایە قسە ئەبێ بە قسە وەڵام بدرێتەوە نەک بە پەلاماردانی یەکتر و هیچ هێزێک لە هێزە سیاسیەکان نابێ خۆی بۆ حیسابکە کە زۆرینەی پەرلەمانی کوردستانە بەوەی کە با بڵێن هەیمەنەی خۆی زاڵکە بەسەر پەرلەمانی کوردستان. بۆیە لەم ڕوانگەیەشەوە ئێمە داوا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەکەین کە داوای لێبوردنکردن لەسەر هەڵەیەکی ئەندامێکی پەرلەمان گەورەیە بۆ خۆیان و بۆ فراکسیۆنەکەیان. بۆیە ئێمە داوا ئەکەین کە ئەندامی پەرلەمان کاک جەلال پەرێشان لەسەر ئەو قسانەی کە کراوە لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە لە ناو خەڵکی کوردستان بۆتە ڕایگشتی، ئەبێ ئەویش داوای لێبوردن بکات لە کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە ئەندامانی پەرلەمان، لە تەواوی هێزە سیاسیەکان و ئێمە ئەبێ کۆتایی بەو بارگژیانە بێنین و ئەم پەرلەمانە ئەم دانیشتانەی داهاتووی پەرلەمان بکەینە مەیدانی داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان. چونکە لە ڕاستیدا مامۆستایەکی وانە بێژ فەرمانبەرێکی گرێبەست هاوڵاتیە کە کێشە و گرفتی بەنزین و موچە و ژیان و گوزەرانی هەیە چاوەڕێ ناکە چەلەحانێ و ململانێ لە نێوان ئەندامانی پەرلەمان و جوێندان هەبێ، چاوەڕێ ئەکا ئەندامانی پەرلەمان لەسەر مافەکەیان شەڕی حکوومەت و شەڕی داکۆچیکردنی جێبەجێکردنی مافەکانیان بکەن. بۆیە داوا ئەکەین ئەم پرسە لە ناو هۆڵی پەرلەمان بە ئیتفاقی لایەنەکان یەکلا بکرێتەوە و چارەسەر بکرێەوە. من پێشم وایە داوای لێبوردن هەر کەسێک داوای لێبوردن بکە گەورەی بۆ خۆی ئەنوێنێ. سوپاس. دکتۆر شێرکۆ با لە هەر فراکسیۆنێک کەسێک وەرەگرم. بەناوی خۆی گەورە میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئێمە لە ڕوانگەی شکۆی پەرلەمانی کوردستانەوە و ناوبانگی پەرلەمانی کوردستان کە لە هەموو دنیاە چاوی لەسرە و چاودێری ئەکرێ وەکو بنەمایەکی پرۆسەی دیموکراسی لەم هەرێمی کوردستانەیە، مەسئولیەتیشی گەورە بەرەوڕووی هەر هەمومان ئەبێتەوە کە شکۆی پەرلەمانی کوردستان بپارێزین بەو شێوەیە کە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان معالەجی کردووە. ئێمە بەڕاستی پێمان سەیرە شەڕێک لە ناو خۆمانە ئەکەین لە پەرلەمانی کوردستان لە کاتێکە هەر 111مان لەگەڵ ئەوەداین بوجە بێتە پەرلەمان، لەگەڵ شەفافیەتین، لەگەڵ ئەوەیان کە وانەبێژان دابمەزرێن، لەگەڵ ئەوەیان کە گرێبەستەکان دابمەزرێن، هەر 111مان متفقین لەسەر پرسە هەستیارەکان، لەسەر شێوازی حکومڕانی دروست. کەسمان خلافمان لەسەر ئەوە نییە کە ئەم هەرێمی کوردستانە ئەبێ نمونەییترین شێوازی حکومڕانی پێڕەو بکە. شەڕەکەمان لە بینی خۆمان و لەناو خۆمان ناکەین لە کاتێکە هۆکارەکان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان. دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر چاکسازیەکان ناکە، ئەگەر ئیسلاحاتەکان ناکە، ئەگەر بەرەنگاربوونەوەی گەندەڵی وەک پێویست ناکە، ئەگەر بۆیە حیفە پەرلەمانی کوردستان هەم شکۆی پەرلەمان بەدەستی خۆمان تێک بشکێنین بەهۆی ئەم شێوازە ناپێڕەویانەی کە لێرە و لێەوە ئەکرێ، هەم تەبایی و یەکریزی نیشتیمانی لە پەرلەمانی کوردستانەوە بە پێڕەوکردنی ئەم پەیڕەوی ناوخۆیە بپارێزین. وەڵڵاهی زۆر تەبیعیە
باسی ناوی حزبەکانیش بکەین بەڵام بە ئەدەب و بە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئەی خلافی عنی چی؟ زۆر طبیعیە مختلف بین، زۆر طبیعیە جیاواز بین، زۆر طبیعیە بڵین 180 دەرەجە جیاواز بین لە یەکتری، بەڵام زۆر ناتەبیعیە شعوری یەکتری و یعنی پیرۆزیەکانی یەکتری برینار بکەین کە لێرەیە پێڕەوی ناوخۆ زۆر بە ئاسانی و زۆر بەڕوونی یەکلایی کردوتەوە کە هەر کەسێک قسەیەکی بە پیرۆزیەکانی ئێمە وت داوا بکەین لە سەرۆکی پەرلەمان کە بەپێی پێڕەوی ناوخۆ لە پرۆتۆکۆل بیسڕێتەوە ئەو قسانە. پێویست ناکە ئیتر من ڕەدی بەمەوە پیرۆزی ئەویش بشکێنم کە ئەمە ئاەتی قورئانیشی لەسەرە کە پشکاندنی پیرۆزی یەکتری هەڵەیەکی گەورەیە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە مەسئولیەتێکی گەورەوە بەڕووی ئەم حاڵەتە ئەبینەوە و پێشمان وایە فراکسیۆنی گەورەتر مەسئولیەتی گەورەتری ئەکەوێتە ئەستۆ بۆ پاراستنی شکۆی پەرلەمانی کوردستان و هەر بەڕێزێک هەر پەرلەمانتارێک هەر هەڵەیەکی شەخصی کردبێ کە من خۆم یعنی شاهێتم لەو لەفزانەی کە بەکارهێنرا بەڕاستی ئەبێت داوای لێبوردن کە هەر کەسێک هەبێ پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەمومانە و ئوسلوبی عنف و بەکارهێنانی توندوتیژی لەسەر ئەو فراکسیۆنە و لەسەر ئەو لایەنە ئەکەوێ ئەگەر بەکاری بێنێ. یعنی دوێنێ چەند بەڕێزێک هاتوونەتە بەرامبەر قاتعی ئۆپۆزیسیۆن ئەڵێ هەر کەسێک قسە بکە لە ئێوە ئاوای لێکەم بەڕاستی من بە پێکەینەوە پێم وتم کاکە بڕۆ دواوە ئەوە ئوسلوبی شیاو نییە. یعنی هەر ئەوەنە کەوا بێ ئوسلوبی مەدەنی پەیڕەوکردنی پێڕەوی ناوخۆ مختلف بین زۆر طبیعیە بەڵام معالەجات زۆر ئاسانە و زۆر بەسادەی هەیە. ئەو کاتە پەرلەمانی کوردستان تەواویش مختلف بین لەگەڵ یەکتریە بەڵام لە سنووری پێڕەوی ناوخۆ و بە شێوازی شارستانی و مەدەنی گفتوگۆکانمان کێشەکان چارەسەر ئەکرێت یەک ڕێزی نیشتیمانیشە پارێزین. معقول نییە ئەم هەموو خەفەتەی کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەتی پەرلەمانەکەشی ئەوەی تر خەموو خەفەتی بۆ دروستکە. بۆیە لە کۆتاییە تاکی دەکەینەوە لەسەر شێوازی پێڕەوی بۆ معالەجەی ئەدای پەرلەمانتار و فراکسیۆنە پەرلەمانەکانی پەرلەمانی کوردستان و بە هدوء و بە ئارامی اختلافات و جیاوازیەکانمان هەرچەندێک بن بە پاراستنی پیرۆزیەکانمانەوە کاری پەرلەمانی پێڕۆ بکەین. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. فراکسیۆنی کۆمەڵ سەفەر بەنای خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەورامان گەچێنەی بەڕاستی ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێمان وایە کە ئەوەی کە دوێنێ ڕوویدا بەڕاستی حاڵەتێکی نەخوازراو بوو و بە حەقیقەت ئەم مؤسسەیە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی میلەتەکەمانەکە بەهۆی ئەو حاڵەتەوە کە دروست بوو کەوتە ژێر علامەتی ئیستیفهام و نیشانەی پرسیاری گەورە لەلایەن جەماوەری گەلی کوردستانەوە و لە ڕاستیدا ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە پەیڕەوی ناوخۆ مادەی 8 کە باسی ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانەکە لە بڕگەی 4 زۆر بە سەریحی ئەڵێ سەرۆکی پەرلەمان لە ئەرک و دەسەڵاتەکانی ئەوەیە کە ئەبێ شکۆی پەرلەمان بپارێزێ. ئەمە لە دەسەڵاتەکانی جەنابتەوە لە ئەرکەکانی جەنابتەکە ئەبێ شکۆی ئەم پەرلەمانە بپارێزی. لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویدا تەنها بەرامبەر بە ئەندامێکی پەرلەمان نەبوو. ئێمە لەوە پێش بینیومان هەندێک حاڵەت ڕووی داوە حاڵەتەکە بۆ نمونە بەرامبەر بە لەوانە جەنابەت کرابێ بەڵام ئیجراعاتی لەسەر وەرگیراوە بە ناوی هەموو پەرلەمانی کوردستانەوە سزا پەخش کراوەتەوە و تاوکو ئێسەش بەردەوامە. بۆیە لەمەی شابەڕاستی مرۆڤەکان مەلایکەت نین خاوەنی هەڵەن یعنی ئینسان هەڵا ئەکا. من قەناعەتم وایە ئەو برا بەڕێزە کاک جەلال ئێستا هەر دوێنە پەشیمان بوو لەو حاڵەتەی کە ڕوویدا. من قسەم لەگەڵا کردوتم ئەوە لە ئاستی جەنابتان نەبوو ئەو قسانە بیانی پەشیمانی پێوە دیار و پێی خۆش نەبوو کە ئەوە ڕوویداوە لەبەرەوە با داوای لێبوردن بکا و داوای لێبوردنکردنیش ینی گەورەیە
كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هم كسك خاوني يعني أقنجيك هلبك بلام مهم ويك هلك بردوام نبي وبراسي دويني تنها أو نبوك أو حالتي تريج رويدا شتي تريج رويدا وإما وكو فراكسيوني كومالي دادگري بيج همو كس دويني للاين برلمانتاريك وبحساب يعني استهزاء ما بيكرا اما باستهزاء يزانين براسي بقالتا كردن يزانين قالتا ما بيكرا چونك ايرا برلماني كردستان ايرا برلماني عراق ني اما البرلماني عراق كرسيك مان هي ام دوان مان يام هيش مان نيه ايرا برلماني كردستان اما حوت كرسي مان هي انجا لراسي دا اما قد كرسيكيش مان هي نابي كرسيكي اما ديارة چه و ناسراوه كاكسوران عمرك هم لاقي ناسن اتواني لا برلماني كردستان بقد فراكسيوني هر جورا دفاع لا كيشي جوري نشتمان كمان وملة كمان ودوز الروا كمان كات لبرو براسي مليار دانا نشتين بو يكتر برين دار كردن اما كيشي جورتر هي ليرا كخلق شارواني جورتر مان لي اكاكا شارسر يعني كاين امرو اما محاط بكيشي جورا براسي لهرمي كردستان وانا حزمان زوره وبراسي او زورينيش كهيا اما بكاري بينين بو يعني برجستكردني داخوازيەکانی خەڵک نەک بەکاری بێنین بۆ هەندێ هەڕەشە و گوڕەشە و بە جۆرێکە بەڕاستی دڵی هەموو لایەکمانی پێ ئازار بخوات بۆ ئێمە دووپاتی ئەەکەینەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە ئیجرعاتی پێویست بگیرێتە بەر و ئەو ئیجرعاتەش جەنابەت کە سەرۆکی پەرلەمانی بەپێی پەیڕە و ئەو دەسەڵاتەی جەنابتە کە ئەبێ بیگریتە بەر و نابێتە نابۆ کەسێک بێ بۆ ئەوی تر بێ أبي جنابة بند لبيغمري إسلام ورقري صلى الله عليه وآله وسلم كفرمي والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطع محمد يدها أجر فاطمة يكشي من كبارشية كذا جري من أجر دزي بكرداية محمد بدسي خوي دسي أبري لبرو نابتو يا ساو رين مايو دصلاتي خود بسر يكيك وجيب جيب كي بلان بسر أي تروى جيب جي نكي سواز وهم بله زور سپاس كاكاو تا سەرۆکی فراکسیۆنەکان قساکەن دوای ئێمەش قساکەین چکە هەر هەمووی هەر ئەو قسەیە فەرموو کاکاوە بەناوی خی گەورە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دەمەوێت وەک فراکسیۆنینەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان سەرنجی خۆمان لەسەر ئەو ڕووداوانەی دوێنێ و ڕووداوەکانی پێشتریش بخەینە ڕوو بەڕاستی ئەوەی کە دوێنێ ڕوویدا و ئەوەی کە پێشتریش ڕوویداوە ئەو هەیرش و پەلامارانەی کراوەتە سەر پەرلەمانتاران لەسەر قسەکردن ئەوە پێشێلکردنی پێش هەموو شتێک پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە و پێشێلکردنی یاسا بووە و شکاندنی شکۆی پەرلەمان بووە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە وەک فراکسیۆنینەوەی نوێ کە دوێنێش ئەوەم دووپات کردوتەوە کە گەورەترین قوربانی ئەو هێرش و پەلاماران نەبووین زۆرترین بێڕێزیمان بەرامبەر کراوە لە پەرلەمانی کوردستان هێرشمان کراوەتە سەر خەڵکمان بریندار کراوە پەرلەمانتارمان بریندار کراوە یعنی بە هەموو شێوەیەک ئازار دراوین لە ناو پەرلەمانی کوردستان لە کاتێکدا بە پێی مادەی 111 پەیڕەوی ناوەخۆی پەرلەمان ئازادی تەواو دراوەتە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکان بە پێی ئەو پەیڕەوە کە ممارەسەی کاری ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان بکەن ئینجا و هێزانەی لە دەسەڵاتن یعنی ئێمە ئۆپۆزیسیۆنین ئەوان دەسەڵاتن یعنی نابێ بڵێن ئێوە نابێ ڕەخنە لە ئێمە بگرن ئەخراوان لە دەسەڵاتن ئێمە لە ئۆپۆزیسیۆنین ئیشی ئۆپۆزیسیۆن بە دەرەجەیەک ڕەخنەگرتنە لە ئەدای حکوومەت لە ئەدای دەسەڵات ناکرێ ئەوان کاتێکە کە ڕەخنیان لێگری کە باس لە کەم و کورتەکانیانەکەی بە چاوی دوژمن سەیرت بکەن و ڕوبەڕوت ببنەوە پەلامارت بدەن بۆیە ئێمە ئیدانەی هەموو بێڕێزیەک بە پەرلەمانتار و هەموو هەڵکوتانە سەر پەرلەمانتارێک دەکەین و داوا دەکەین ئەوەی ڕووی داوا ئەو پەرلەمانتارە بەڕێزەی کە دوێنێ ئەو قسەیە کردووە ئەو ڕەفتارەی نواندووە بە فەرمی داوا لێبردوون بکەوە ئێوەش وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بێلایەنانە ئیجراعاتی خۆتان بکەن لەو بارەوە خاڵیشتر کە بەلای ئێمەوە زۆر گرنگە خۆتان نەزانن کە ماوەی نزیکەی 7 مانگە سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ لەسەر ڕەفتارێک کە ئێمە پێمان وایە ئەو ڕەفتارە کارێکی پەرلەمانیە و ئاساییە و لە هەموو دنیا هەیە ئێوە بە بڕیارێک کە بڕیارەکە نایاساییە بێبەشتان کردووە لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لێرەوە داوا دەکەم بە فەرمی ئەمڕۆ بڕیاری هەڵوەشاندنەوەی
بێبەشکردنی دکتۆر کازم فارۆق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە دانیشتنەکانی پەرلەمان بخرێتە دەنگدان و ئەو بڕیارە نایاساییە هەڵوەشێتەوە و بەردەوام نەبی بۆ ئەوەی دکتۆر کازم بتوانێت لە دانیشتنەکانی داهاتوو بێتە ناو هۆڵی پەرلەمان و بەردەوام بێ لە کاری پەرلەمانی خۆی چونکە دکتۆر کازم بە دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاتۆتە پەرلەمان و بە دەنجی دەنگدەرانی هەرێمی کوردستان هاتۆتە پەرلەمان هیچ هێز و لایەنێکی سیاسی و هیچ فراکسیۆنێکی پەرلەمانی تەنانە سەرۆکایەتی پەرلەمانیش بۆی نییە بە بڕیارێکی نایاسایی بێبەشی کات لە دانیشتنەکانی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ سپاس کاکیمداد. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی تەبی ڕاو بۆچنی خۆمان هەیە سەبارەت بەو گریگرفتانەی کە لە پەرلەمان کە دوونێ ئەنجام درا. ئێمە هەمومان دەزانین هەرێمی کوردستان و ناوچەکە لە بارودۆخێکی سەختدا تێدەپەڕێت و بە دەیەهان گیرروگرفتی ئەقلیمی و ناوخۆییمان هەیە. بۆیە لە هەموو کات زیاتر ئێمە پێویستمان بە یەک ڕێزی و تەباییە بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی جوان بە کۆمەلگای خۆمان بکەین و تابلۆیەکی جوان پێشکەش بە نەوەی داهاتوومان بکەین. دوێنێ لێرە لەم قاعەیە میێوانمان هەبوو، میێوانی گەنجمان هەبوو زۆر بەداخەوە، یعنی ئەو شتێک کە لە ناو پەرلەمان ڕوویدا شتێکی نەخوازراو بوو و ئێمە پەرلەمان ئەوە نییە. بۆیە من لێرە داواکاریەکم هەیە لە ڕاستیدا لە کاتی مناقەشەکردن پەخشی ڕاستەوخۆی ڕابگیرەیە باشترە لە کاتی خوێندنەوەی پرۆژە یان دەنگدان یان مناقەشەکردن لەسەر پرۆژە یاساییەکان ئەو کاتی پەخش دووبارە دەست پێ بکاتەوە. بۆیە بەوە بۆ نەهێشتنی ئەو گرژیەی کە لە ناو پەرلەماندا هەیە. بەڕاستی ئێمە وەکو پێکاتەی تورکمان زۆر مەشاکلمان هەیە، مەعاناتمان هەیە و دەمانەوێت چارەسەر بکەین، بەڵام لەبەر ئەو گیر و گرفتانەی ئەمڕۆ کە لە ناو پەرلەمان ڕوودەدا بەڕاستی ئەو فرسەتەمان نییە ئێمە گفتوگۆی لەسەردا بکەین. لەگەڵ ڕێزم زۆر سوپاس. کاگازات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم هەر ئەندامی پەرلەمانێک کە گلەیەکی هەبێت یان گلەی هاوڵاتیان کە دەینتە ناو پەرلەمان بە شکلێکی جوان و شیوا و بە نووسینی پرۆژە یان بە نووسین تەقدیم بکە. بەڕاستی بەو شێوەیە کە ئێستا تەقدیم دەکا زۆرمان ڕازی نینە، بەڕاستی حەز دەکەن ئەوە بگۆڕێت. من زۆر جار دەڵێم مەجال بدرێتە سەرۆک فراکسیۆنەکان بە جار یەکەم قسە بکەن مەرکەزیەتێک هەبی، چکە دەبینی ئێستا مەرکەزیەتێک نییە لە بۆ فراکسیۆنەکان، یعنی هەندە جارێ لەوانەیە سەرۆک فراکسیۆنەکە ڕازی نییە کە لە ناو فراکسیۆنەکەی شخصە قسەی دەکات، دوایە ئیحرازیش دەبێتن. مەجال بدرێتە هەموو جار سەرۆک فراکسیۆنەکان وەک ئێستا چۆن مەجالدرا ڕێی بۆ چوونی فراکسیۆنەکەی بداتەوە باشترە لەو شکلەی. ئێمەی تورکمان و کلد و ئاشور و ئەرمەن بەڕاستی هەندە جار بەغێر مباشیر قسەمان پێدەگۆترێ. ئەمە ئەو کوردستانەمان بەڕاستی جوان کردیا، ئەو پێکەوە ژیانەمان جوان کردیا، ئەو پەرلەمانە هەتا ئێستا جوانمان کردیا، هیچ جارە چیز تەشەنوجمان لێرە دروست نەکردیا لە بۆ نە لە پەرلەمان نە لە هەرێمی کوردستان. باوەڕکەم هەمووشتان ئەوەتانەیە بەس هەندە جار غێر مباشر قسەمان پێ دەگۆترێ، ئەمە ئەو قسانە ڕەت دەکەینەوە. سپاسان دەکەین. بەڕێزان پێشەوەی بەڕێزی تر وەرگرم کاک مەنفەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بە ناوی هەردوو پەرلەمانتاری سربەخۆ کاک دیاریەنۆر و کاک سیروان بابانەوە قسەکەم. ئێمە وەکو سێ پەرلەمانتاری سربەخۆ ڕێی ئێمە لەسەرم گرژیانەی کە دوێنێ و لە ماوەی ڕابردوو شایە بەم شێوەی خوارەوەیە. یەکەمیان پەرلەمانی کوردستان کەس خاوەنی نییە، هەمومان خاوەنین. تعبیر لە 111 پەرلەمانتارەکە کە لەم پەرلەمانە بەڕێزە دانیشتون سوکایەتی کردن و قسەی نەشیا و بەرامبەر هەر پەرلەمانتارێک لە پێش ئەوەی پەرلەمانتارانە بێ دەستەی سەرۆکایەتی قبوڵی نەکەن.
و بێڕێزی بەرامبەر هەر پەرلەمانتارێک بە ڕێزیە بەرامبەر بە شکۆی پەرلەمانی کوردستان بۆیە هەر کەس و لایەنێک بێڕێزیەکە لەژێر پەرپەردەیەکە پێویستەکە لە ناو ئەم پەرلەمانە بە ڕێزەیە داوای لێبوردن بکات. دوو بەپی پێڕەوی ناوخۆ مادەی 24 بڕگەی دووەمیان زۆر بە سەریحی جەخت لەوەیە کاتەوە کە پەرلەمانتار ئازادی ئاخاوتنی هەیە. ئازادی ئاخاوتن هەموو ئەوانەیە گرێتەوە کە ڕەخنەگرتنە لە هەر هێز و ڕێکخرا و لایەنێک و موەسساتی دەوڵەتی لە چوارچێوەیەکی قانونیە ئەم ئازادی ڕادەربڕینە گزارشتی لێ بکەیت تۆی پەرلەمانتار بە تایبەتی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە سەربەخۆکان ئەو مافەی زیاتر ئەو مافەیان بۆ ڕەوا بینرێ و یەکسانن لەگەڵ پەرلەمانتارەکانکە بەڵام ئەمە حقیقەتی ئۆپۆزیسیۆن بوونیان ئەم مافەیان زیاترە داتێکە ڕەخنە و دید و بۆچوونی خۆیان لەسەر دامەزراوەکانی دەوڵەت لە چوارچێوەیەکی قانونیا بخەنە ڕوون نابێ ڕەخنەگرتن و بیر و ڕای جیاواز ببێتە هۆی ئەوەی هەستانەوە بۆ پەرلەمانتار کە ئەمە دیاردێکی زۆر نەشیاوە و قسەی ڕاق و لە جێگەی خۆیەوە دەمت ئەشتێنم یاخۆت گوێنی ناشرین بدرێ بە پەرلەمانتارێک ئەم شێوازی دەربڕینانە بەڕاستی پێشەوەی لەسەر موەسسەی پەرلەمان بکەوێت لەسەر و هێزولایەنە کەوێت کە دەنگدەرەکانی نردوێتی بۆ ناو پەرلەمان و ئەبینین لە سۆشیال میدیایە دوجار چۆن قسەیان لەسەرکرێ بۆیە داوای لێبوردن گەورەی هەر کەس و لایەنێک نیشانەیە و شکۆی پەرلەمانیشەوەی خوازیە یعنی بۆ ڕێزگرتن لە شکۆی پەرلەمان ئەم حاڵەتە جێبەجێ بکرێن ئێمە لەسەرەوە من خۆم یەکێکم لەو پەرلەمانتارانی لەسەر ڕێی جیاواز و 3 ساڵی ڕابردووی سلمانووە کە بە چ منطق و بە چ زمانی قسەم کردووە ڕەخنەگرتنی مەسەن بۆ نمونە من وەکو پەرلەمانتارێکی کە یارزەمیلێکی ترم ناکاتەوەی هەستانەوە بۆ پەرلەمانتار یعنی ئەم شێوەیەکی زۆر نامەدەنی و زۆر ناشرینە بۆ نمونە پەرلەمانتارێکی سەر بە خۆمان کە پەلاماری ئەدرێوەکو و کاک سیروان یاخۆت هەر زەمیلێکی ترمان لە فراکسیۆنی گۆڕانیە لە لایەنێکی تر بۆیە ئەبێ کۆتایی بەم حاڵەتە بێنرێت و بەرپرسیارەتی جەنابتانە وەکو سەرۆکایەتی پەرلەمان لەم حاڵەتانە لە ئاز ئەو بەرپرسیارەتە کە چاوەڕێتان لێکن کە ببن و کۆتایی بەمە بێنرێ هەر کەس و لایەنێکیش داوای لێبوردنکە و هیچ عیبیتیان نییە بەڵکو گزارش لەوەیە کاکە من غەڵەتێکم کردووە و زۆر بەلامەوە ئاسایە داوای لێبوردنکەم بۆیە ئەم داوای ڕەوایی کە سەرۆکی فراکسیۆن داوایەکە و فراکسیۆنەکانی دیکە و پەرلەمانتارەکانی دیکەش زۆر ئاساییە لێرە فراکسیۆنی پارتی کە 46 دەنگی هەیە لە ناو پەرلەمانی کوردستاندا بە هاوپەیمانێکەکەیان و ئەم داوای لێبوردنە بە سەراحەت بکەن و یا ئەندامێکیان ئەو داوای لێبوردنش بکات پێم وایە ئەتوانین ئەو تەشەنووجی کە لە ناو پەرلەمانە دروست بۆ هێوری بکەینەوە و بتوانین تعبیر بە تەواوەتی لە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین بەو زمانە مەنتیق و ڕەخنەگرتنە بتوانین قسە لەسەر پرسە هەنووکەیەکانی خەڵک بکەینەوە بەشتی لابەلاوە مەشغوڵ بین زۆر سپاستانەکەم بەڵێ زۆر سپاس کاک باپیر فەرمووەتان دەکەم ئەو کاتتان باش بێگومان من لە گرژیەکانی دوێنێ زۆر ئاگادار نەبوون سەرەتاکەی نەبێ بەڵام لەو خولەی ئێستا کە تێداین بەردەوام گرژی هەیە گرژیەکان سەرچاوی لە کۆمەڵک شتی گرتووە کە پەیوەندی بە خودی ئەندامانی پەرلەمان و پێکهاتەی پەرلەمانەوەیە باس لەوە دەکەین زۆرینەی پەرلەمان و کەمینەی پەرلەمان ویان هەیە پەرلەمان لە ئەنجامدا هەموو خەڵکە ڕاستە بەڵام ڕێکەوتن هەبووە لە نێوانی کۆمەڵک فراکسیۆن بە پێی ئەو ڕێکەوتنە هاتوون لیژنەکانیان دابەشکاری کردووە حکوومەتیان دابەشکاری کردووە ئەوە سەرچاوی لەوە گرتووە ئەو فراکسیۆنانەی کە پێکەوە ڕێکەوتنیان کردووە زۆر ڕێکەوتنەکان یان کۆنکرێتی نییە یان ئەو گرفتی تێدێ یان کێشەکان کە لە دەرەوە جارێک کە سەڵ هەڵدەدەن دێنەوە ناو پەرلەمان حەقنی ئەندامانی پەرلەمان هەر کێشە و گرفتێکی هەبێ لە دەرەوەی پەرلەمان و لە ناو حیزبەکان بهێنێت لێرە کاری پەرلەمانی کەین لێرە ئیشی ئێمە دەرکردنی یاسا و پەسەندکردنی یاسا و چاودێریکردنی یاسا بەبێ ئەوەی بتوانین گرژێک لە نێوانمان بێ لەلایەکی تر کار و کاردانەوەی تێدا بووە کار و کاردانەوە پەیوەندی بە خودی شێوازی بەڕێوەبردننی سەرۆکایەتیش لەوەدا تا ڕادەیەک گرفتێکی دروست کردووە بۆ خۆشی و بۆ پەرلەمانیش ئەو هەموو نقطە نیزامی کە باسی دەکرێت کە نقطە نیزام نییە کە نقطە نیزام نییە بیبڕن کە نقطە نیزامە وەری بگرن بە پێی پەیڕەوی خۆ لە چوارچەوەی پەیڕەودا بە هەچی ویستی خۆیەتی ئەو پەرلەمانتارە دەتوانێت بیڵێت دەربارەی ئەوەی کە زۆر گرنگە کە کاریگەری لەسەر پەرلەمان هەبووە لەو خولەدا بە درێژایی ئەو خولە ئێمە تانوتۆی هەڵبژاردن بەرمان نادا هەمیشە هەم
هەردوو لە کار دەکەین بۆی لە سوۆسیال میدیا دەرکەوین بە خەڵک بڵێن ئێمە کارتان بۆ دەکەین بەڵام لێرە نەتیجەمان نییە نەتیجەمان نییە موسمیر نییە ئێمە دەبێت ئەگە بیکەین بە عملی بین زۆر بە ڕازگویانە وەکو پەرلەمانتار کار بکەین بۆ ئەوەی معانات و مەشاکیلی خەڵک چارەسەرکەین نەک تەنانەت بەو شێوە کاکە سەم لەسەر قسەی ئێوە کردووە سەم لەسەر قسەی کاکە هەموو کەسیش دەکات ناکرێ ئێمە کێشەکانی خەڵک بکەینە قوربانی ململانەی ویستی خۆمان یان ویستی فراکسیۆنێک یان ویستی حیزبێک یان ویستی لایەنێک ویستی هاوڵاتیان ویستێکی گشتیە ئەرچی هەموو لە ئاچشە ئەرچی هەموو لە ئاچشە دەربارەی کاک مەریوان نازانم کاکەمان باسیەوەی کرد نازانم چ ڕێکەوتنێک و چێکە من ئاگام نییە گەو لە جیات ئێمە ڕێکەوتنی کرد بێت ئاگامان لێ زۆر سپاس کاک ڕۆمیۆ با فراکسیۆنەکان قسە بکەن ئێمەش قساکەین دواتر کاک دیاری تۆ لە شوێنی خۆتەوە قسە مەکە کاک دیاری ئەو ئەڵێ چۆن پەیڕۆ پێشێرەکەی کاک دیاری ئەو ئەڵێ کاک دیاری بەڕێزم ئەو ئەڵێ کاکمەم و تویەتی 46 کورسین ئێمە ڕێکەوتنمان کردو من ڕێکەوتنم نەکردو کابرا ڕێی خۆی ئەڵێ لەسەر ڕێکەوتنی خۆی هیچ عیلاقەی نییە بەسەر تۆ یعنی تۆ تێگەیشتووی یاتی نەگەیشتووی هەڵەتی ئەڵێ بەناوی منەوە ئەڵێ ئەوان ئەڵێن فراکسیۆنی پارتی 46 کەسە کاگمەم دەڵێ فراکسیۆنی پارتی 46 کەسە منیشی حساب کردووە من ڕازی نیم ڕێکەوتنم نەکردووە کابرا دیفاع لە حەقێکی خۆیەکە نابێ کاک ڕۆمیۆ بابەم هەڵچوونە واز لێ بێنن برام واز بێنن لە شوێنی منابن چێکن ئەو پەیوەندی بە تۆ نییە کاکە ئەو پەیوەندی بە خۆیەوە هەیە ڕێکەوتنی کردووە ڕێکەوتنی نەکردووە فەرموو کاک ڕۆمیۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک سەرکۆدانی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان وایە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان چارەسەرێک نەدۆزێتەوە خۆ هەموو ئەو بەڕێزانە باسی پێڕەوی ناوخۆیان کرد من نیش باسی پەیڕەوی ناوخۆ کرد خۆئیش و کاری پەرلەمانتار و سنووری هەموو پەرلەمانتارێک لەم چوارچێوەی ئەم پەیڕەوە دیاری کراوە من پێم وایە پەیڕەوی ناوخۆ تاکە مەرجەعێکە بۆەوەی بتوانێت کۆتایی بەم کێشانە بێنێت چونکی دوێنێ و پێش دوێنێ و پێم وایە ئەمڕۆ بۆ بەیانیش ئەگەر چارەسەرەکە نەدۆزرێتەوە کێشەکان جارێشتر لەسەر کەمترین وشە جارێشتر پەرلەمان پەچی دەکەوێت و ئێمە ناتوانین بەرنامەی کار و هەروە ناتوانین لە هەمان کاتدا باسی بەرژەوەندی و باسی ژیانی خەڵکا بکەین من پێم وایە جوانترین و بە نرخترین خاڵ ئەوانە بوو کە دوێنێ لە بەرنامەی کارا بوون بەڵام بەداخەوە ئەم کێشانەوایان کرد کە ناتوانین پەرلەمانتار ناتوانێت بەو شێوەیە کە خۆی ئامادە کردووە داکۆچی لە ماف و داکۆچی لە داخوازی و داواکارەکانی خەڵکی کوردستان بکاتن ئێمە زۆر جاربینی ومانە پەرلەمان دەبێتە مەرجەعێک بۆ ئەوەی کێشە سیاسیەکانی دەرەوەی پەرلەمانیش بەڕاستی چارەسەر بکە بەڵام بەداخەوە هەندێک جار لە پەرلەمانی کوردستانە کێشە سیاسیەکان دێنە پەرلەمان و دەبنە کێشە بۆ خودی کاری پەرلەمانی من لە بیرمە لە خولی یەکەم گەورەترین حەدەس ڕوویدا بەڵام پەرلەمانتار پەرلەمان بە شێوە پەچی کەوت و بەڵام لە هەندێ قۆناغدا پەرلەمانتارەکان بەڕاستی کاری باشیان کردەوە پێکەوە بوون جا بۆیە ئێمەوەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتۆیی لەگەڵ ئەوەداین کە چیتر یەکتر تاوانبارکردن و یەکتر من دەتوانم بڵێم هەندێک جار دەخرێتە قاڵبی مزایدەشەوە لە هەموو پەرلەمانی دنیا زۆرینەوە کەمینە هەیە خۆ ئێمەی پێکاتەکانیش بە ناوی کەمینە باز دەکرێتم بەڵام ئێمەش کاری خۆمان دەکەین و ئێمەش داوای دیفاع لە مافی خەڵکی خۆمان دەکەین ناکرێ بەو شێوەیە بێ من جارێشتر دەگەڕێمەوە سەر ئەوەی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تاکە ڕێگایەکە تاکە مەرجەعێکە بۆ کۆتاهێنان بەو کێشانەوە و ئێوە شەکو سەرۆکایەتی پەرلەمان داوا دەکەین بەڕاستی کە چیتر نەیەڵم بگاتە ئەو حەدەی ئەم تەشەنوجە و ئەو شێوانەی کە خوشک و برانی بەڕێز وەسفیان کرد لەم پەرلەمانەدا
چونکی چاوی خەڵک لەسەر ئەم پەرلەمانەیە بەداخەوە وەڵام من حەز بە شعورێکم لا دروست دەبێ ئێستا کە خەڵک دەمابینێ ئێمە مەشغولی خۆمانین وەکو پەرلەمانتار نەک مەشغولی کار و کاروباری خەڵکی کوردستانی. زۆر سپاس بەڕێزان. ئەمە ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی کە ئەو قسەی دوێنێ ئێمە لە سەرۆکایەتی گوێمان لێ نەبووە لانی کەم خۆم گوێم لێ نەبوو لانی خۆم بەڕێزان قسەی خۆتانتان کرد با قسەی خۆمان بکەین لانی خۆم کەم خۆم گوێم لێ نەبووە کاک جەلالم بینی بە پێوە هەستا بوو قسەیە کرد و پێم وتۆ دانیشە بەڵام هەتا ئێوارە لە جەلسەی ئێوارە لە سایتێکدا نەنرابوو موناخان پیشانی نەدام خواوەکی لە نەمزانیوە شتی واوتراوە و ئەوە بەڕێزە و ئەوە من گوێم لێ نەبوو ئێوە ئەو لەحزەیە گوێتان لێبوو ئەندامانی بەڕێزی پەرلەمان گوێتان تەبعەن قسەیەکی نەشیاوە ناشایستەیە هی هۆڵی پەرلەمان نییە و نابێ ئەندامی پەرلەمان قسەی وا بکە و نابێ بیریشی لێ بکاتەوە و ئەوەشی کردبێتی هەڵەی کردووە کاک جەلال بێ کاک لوقمان بێ هەر کەسێ بێ کاک دیاری بێ هەڵەیە بەڵام بەش بە حاڵی خۆمان ئێمە شتێک کە ڕووەدا ڕاستەوخۆ بیزانین ئیجراعاتەکەین ڕاستەوخۆ یان ئەندامێکی پەرلەمان هەستێ بڵێ ئەو شتە ڕووی داوە دڵنیابن لەوە لە کەس خۆش نابین بە تایبەتی بەکارهێنانی ئەو جۆرە دەستەواژانە و بەرامبەر بە ئەندامێکی پەرلەمان کە ئافرەتە و هاوڕێمانە بەڕێزە ئەگەر بەڕێستان گوێتان لێ بوو ئەبوایە بە ئێمەتان بووتایە شتێکی وا بووە بەش بە حاڵی خۆم من ئەو شایەتێ بۆ ئەم دوو بەڕێزە شەدەم هەتا کاک پێشەوە نەهات بە کاکێمنیوت ئەویش نەیزانی بوو موناخان لە جەلسەی ئێوارە کە ئەمەی وزە بوو خستێ بەردەستمان ئەمەیە حەقیقەتێک باسکەم هەندێک خەڵکی بێئیش و هەندێک خەڵکی حساب خۆیان بە نوخبا زانن لە کاک جەلال زۆر زیاتر قسەیان بەم نوتووە زۆر زیاتر لەسەر شتێک کە نە ئاگام لێتی نە بەشێکم لێی نە گوێم لێی بووە ئەوە نە بێمەوقف نیم من گوێم لە قسێکی وابێ هیچ ڕێیەکم نەبێ گوێم لێ نەبووە بەڕاستی گوێم لێ نەبوو دێنە سەر بابەتی ئەوەی کە سەرۆکایەتی چی بکە بەڕێزان ئێمە لە 2 ساڵی ڕابردووە هەرچی قسەیە بەرامبەر بە خۆمان کراوە بۆ دەیان قسەی سارد و ناخۆش و یعنی ئەندامی پەرلەمان هەبووە بە منی و تۆ هیچ نیت بەس چونکە لەسەر خۆم بووە شخصی خۆم بووە لە پێناوی پاراستنی حرمەتی ئەم موئەسسەیە کە هەموومان تایە مەسئولین و مەسئولیەتی یەکەم بۆ ئێمەیە بە دەرەجات تەحملم کرۆ چکە پەیوەندی بە خۆمەوە هەبووە لێبوردنم هەبووە ئارامیم هەبووە خۆزگە هەر یەکێک لە ئێوە ڕۆژێکیەت لێرە دانیشێ و گوێ ئەگرێ لەوەی کە بەرامبەری ئەوترێ خۆزگە هەر کەس خۆی تاقیەکاتەوە بەڕێزە بەڵام کە لە ڕابردوو شاوتوم و ئێستا ژێڵێمەوە کە ئەکەوێتە نێوان خۆتان دەیان جاروتومە بۆیە بەرامبەر خۆم قبوڵیەکەم بۆی نەکەوێتە نێوان ئەندامانی پەرلەمان چکە کە کەوتە نێوان ئەندامانی پەرلەمان لە دەستی ئێمە دەرەچێ من لێرەم لەحزەی وایە لە کاتێکا 50 کەس بە پێوەیە هەمووشی پەلامارەدا و ئەو پەلامارەدا و ئەو ڕێ ئەگرێ و نازانم چییە جاری وایە نازانم چییە کێ پەلاماری کێ دەدا کاک جەلال نەهی ئەوەیە ئەو جۆرە قسانە بکە نە مەوقعی نە ئیشی نە ڕابردووی بەش بە حاڵی خۆم شۆک بووم کە گوێم لێ بووە شۆک بووم و خۆی ئەڵێ نەموتووە خۆی ئەڵێ بەڕەسمی لە بەردەمی هەمووانە ئەڵێ نەموتووە ئەڵێ داوای لێبوردنەکەم لە ئیعلام وای وتووە بەش بە حاڵی خۆم لەگەڵەوەم کاکزانە قسەی کرد دەست خۆش بێ لە پێناوی پاراستنی ئارامی لە پێناوی پاراستنی شکۆی پەرلەمان لە پێناوی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بریندار بوو بن بەو قسەیە زۆر ئاساییە داوای لێبوردن بکەی بۆ ئەوەی ئێمە دەست بە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بکەینەوە داوا دەکەم داوای لێبوردن بکەی و ئەگەر پێتان وایە ئیجراعاتێکی تر هەیە بەنسبەت ئێمە مەناعەتمان نییە بڵێن ئیجراعاتێکی تر هەیە و اتفاقی لەسەر بکەن ئێمە هیچ یعنی ناڵین باوانە بێ بەڵام ئەوە لە دەستی ئێوەیە لە دەستی سەرۆکایەتیان نەماوە چونکە لە لەحزەکەیە ئێمە ئاگامان لێی نەبووە کاک زانەتەوێ قسە بکەی ئاخر کەس قسە دەکەی کاک عەلی بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعاً بەپێی مادەی 18 خاڵی 4 پاراستن و پارێزگاریکردن شکۆی پەرلەمان لە ئەستۆی جەنابتانایە ناڵێ لەو لەحزە بە بەردەوامی ئەو کاتە گوێتان لێ نەبووە ئێستا گوێتان لێ بووە
ئێمە کۆمەڵێک ڕێکاری پێڕەوی هەیە پێشتر هین کراوە بێبەریکردن لە دانیشتنی پەرلەمان تاوەکو ئەم بارە لارە ڕاست دەکرێتەوە ئەمە بەشێکی بەشی دووەمی ڕەخنەی جددی ئێمە یعنی دەربڕینەکان ئاستیان بە شێوەیە کە ئینسان نایەوێت دووبارەی کاتەوە ڕەخنە بە ڕەخنە جواب بدرێتەوە ڕەخنە بە ڕەخنە جواب بدرێتەوە یا بە ڕوونکردنەوە جواب بدرێتەوە هیچ تەشهیرێک نەکراوە تەشهیر نەکراوە تۆمەت و بوختان من ئەڵێم تۆ ئەوەت کردووە تۆ ئەڵێ نەخێر من ئەوەم نەکردووە ئەوە ئەسڵەکەی بەم شێوەیە بەڵام هەرکێ ڕەخنە بگرێ هەر ئەوە نەبووە یعنی ئێستا وای لات و هەرکێ قسە بکە و 5 کەس بۆی هەڵسێت ئەمە نابێت یعنی ئەگەر قەرارە وایە هەرکێ ڕەخنەیە بگرێت و 5-6 کەس بۆی هەڵسێ ئێمە دوو بژاردەمان لەبەردەمایە یان ڕێگە نەدێ دانیشتنی پەرلەمان یا بڕۆینەوە بۆ ماڵ هەرچەنە من لە ڕابردووە بەردەوام باوەڕم بە ئیشی پیشەیی جددی پەرلەمانتاری بووە کە لێکۆڵینەوەیە لەو هەموو گەندەڵی و نادادی لە وڵاتایە بەپێی پێڕەو ئیشی لێ بکرێ بەڵام بەداخەوە ئێستا گوێمان لە سەرۆکی فراکسیۆنی پارتی بوو ئەڵێ ئەمە ڕەتفەعلە یعنی ئەڵێ بۆ هەر ڕەتفەعلێک من لە بەڕێزیانە پرسم تەشهیر طبعا جەناب و دکتۆراتێ لە قانونەوە ئەزاین تەشهیر چییە ئەزاین تەشهیر چییە تەشهیرێک کراوە ڕێگەی قانونی هەیە ڕێگەی پێڕەوی هەیە نەک بڵێ شتی زۆر بێکوالیەتی یا هەڕەشەی زمان بڕین یا دوێنێ ئەمەی پەرلەمانتار گیراوە دەستکەواتە بینەقاقی کاکسیروان ئەوماوە پەرلەمانتار دەستکاتە بینەکە کورە ناوبژیشی کردووە ویستێتی ناوبژیکە یعنی ئەم فۆرمە بەڕاستی ئێمە بێدەسڵاتیش بین بێکەرامەت نین بە ناوی هاوڕێکانم هەموویەوە ئێڵێم ئەگەر ئەمە کۆتایی پێ ئەتوانین بەردەوام بین ئەگەر نا بەڕاستی کەرامەتی خۆمان 1000 جار لە کورسی پەرلەمان خۆشترێ بەڕێزان ئێمە بێ دانیشتێک بکەین ئەم دۆسیە دەدەین دوای بە دکتۆر زانا دەڵێن ئێمە بێ لە هەفتەی داهاتوە دانیشتێک بکەین ڕێکەوتنێکی جەنتڵمانی بکەین لە بینی خۆمانە لەسەر شێوازی بەڕێوەچوونی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئەوەی معارەزەی حکوومەتە معارەزەی حیزبی سیاسی نییە کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە سلەیمانی کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە دهۆک کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە ناو هەولێر کێشەت هەیە لەگەڵ کۆی حکوومەت زۆر ئاساییە قسەی لەسەر بکەی بەڵام کە ناوی حیزبەکانە هێنی حیزبەکە پارتی بێ یەکێتی بێ گۆڕان بێ نەوەی نوێ بێ هەر حیزبێکی تر بێ تەوەقوعی ئەوە بکە کە خەڵک جواب تەداتەوە شێوازی جوابدانەوە کە باشە خراپە ئەوە دواتر خۆمان تەقیم یەکەین قەرارە دەین ئەم شێوازە باشە یا باش نییە بەڵام بەڕێزان ئەبێ ئێمە لەسەر شتێک ڕێک بکەوین بۆ ئەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بە ئارامتر بەڕێوە بچێ سەبارەت بە بابەتی کاک جەلال دەرفەتێکی ترە دەین بە کاک تۆرزانە بۆی قسە بکە بەڕێزان هەمووتان داواتان لێ کردووە قسە بکە فراکسیۆنی پارتی قسە بکە هەمووتان ئێسەرۆکی فراکسیۆنەکان قسەیان کرد طبعا ئەگەر وا بێ هەمووی قساکە کە عەباس فەرموو باش بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بەشێکی ڕوونکردنەوەکەی بەڕێز کاک زانا جۆم لێ بوو کە داوای لێبوردن لە بابەتەکە بەڵام حالەتێک هەیە من بۆ خۆم ینی کاک جەلال پێم پیاوێکی باشە خراپ نییە بەڵام ڕووی داوە قسەکە بوو چۆتە ناو خەڵک کە چۆتە ناو خەڵک ئەمە بەڕاستی پەیوەندی هەر بە پەرلەمانتارێکەوە نییە پەیوەندی بە ئەندامانی پەرلەمانیشەوە نییە وشەیەکی گشتیە وشە گشتەکە دەرێ هەر کەسێک لەبەرەوە مەسایلی حیزب من لەگەرەوە نیمە ئەمەشان ئیجراعاتی خۆی هەیە بەڵام ئیجراعات کە ناوی پارتی دەیان یەکێتی دەیان هەر لایەنێک دێ لەم هۆڵەی پەرلەمان جار هەیە ئینسان لە حالەتێکە قسە دەکات بەڵام بەمانای ئەوە نایە هەمومان لێک ڕاست بینەوە بەڕاستی یعنی بۆ کەس لێک ڕاست بکەینەوە ئەمە وای لێدەی ئێمە نوێنەرایەتیەکی سرفی حیزبایەتی دەکەین نەک نوێنەرایەتی خەڵکی کوردستان بۆیە ئەگەر کەسێک یعنی پێی وابێ لەبەر ئارامی چونکە زۆرینەین لە پەرلەمان و خەڵکی کوردستانە ئەمە بەڕاستی داوای لێبوردن نییە ئەمە جارێککە خۆفەرزکردنی گەورایەتیە بەسە خەڵکە یعنی لە بەم حالەتە بۆیە بەڕاستی ئەگەر من هەڵەبم و من ئەگەر لە جاتی هەر برادێک هەر حالەتێک ڕوویدا و کە خەڵک تێگەیشتنیەکی بۆی هەیە ڕای گشتی لەسرە زۆر ئاسایی ئێمە داوای لێبوردن لە خەڵکی خۆمان لە پەرلەمانتاران ئێمە لێرە هاوڕێی نەبکەین بۆ ئەمەمان پێشەرم بێت لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئەمە بڕوە فەرقی چییە لەگەرەوەی کاکاسم کە قۆندەرێکی هەردایە بەردەمی ئەویش بێ حورمەتی بوو بەرامبەر ئێمە ئیجراعات لەگەر یەک بکەین کە کەمینێ و ئیجراعات لەگەر یەک نەکەین کە زۆرینەیە من پێم وایە ناتوانین ئێمە وەکو نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین سەربەخۆی خۆمان پارێزێر خزمەتی خەڵکی کوردستان بکەین سوپاس دەکەم بەڵێ مامۆستا عومەر باش
باش بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبە دەو بابەتەوە بەڕاستی ئێمە پەرلەمانی کوردستان قووەتی خۆمان لە خەڵکی کوردستانەوە وەرەگرین و ئەمەی لە دوێنێ لە هۆڵی پەرلەمان ڕوویدا تەنها یەکشت نەبوو بەڵکو بابەتەکە هاتۆتە سەرەوەی کە هەر کەسێ ڕەخنە بگرێ لە دەسەڵاتی سیاسی لە دەسەڵاتی حکومی لە جێبەجێکردن بەدڵی هێندێ بەڕێز نەبێ هەڵبستنەوە تا ئاسی بێدەنگکردن شیرینخانیان بێدەنگ کرد جەناب ڕازی بووی بەوە کە ئەم پێچوانی پێڕەوی ناوخۆیە پەرلەمانتار ئازادە لەوەی ئاخاوتن بکە قسە بکە و هەر بەڕێزێک پێی وایە ڕازی نییە بەم قسانە ئەویش دەتوانێت مافیەوەی هەیە وەڵام باتەوە کاگمەمیان بێدەنگ کرد جەناب ڕازی بوو بەوە و دوای ئەوە هاتە سەر ئەو حاڵەتە بۆیە بە پێی مادەی هەژدە لە بڕگەی چوارەمیان هاتووە بەڕێزت ئەرکتە شکۆی پەرلەمان بپارێزی ئێستا ئەم بابەتە یعنی تەنانەت لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەش دەرچووە بۆ تا ڕایەکی گشتی خەڵک پێی وایە لە دەرەوە کە شکۆی پەرلەمانەکەی شکێنراوە شکۆی نوێنەرەکانی شکێنراوە و هەڵسوکەوتێک ڕفتارێک ئادابێک ئەنجام دراوە کە نەگونجاوە لەگەڵ هەڵسوکەوتی پەرلەمانتار ئێرە پەرلەمانە پیرۆزی خۆی هەیە احترامی خۆی هەیە ڕێزی خۆی هەیە جەنابیشت دەستکراوەیت لەوەی ئەم شکۆیە بپارێزی بە نوێنەرەتی هەر هەمومان پێشنیارەکەم ئەوەیە جەنابت ئەو دەسەڵاتت بەکار بهێنا کە ئێمە پێمان داوی وەکو ئەندامانی پەرلەمان سەرۆک بی شکۆی پەرلەمان بپارێزی باشە ئەوە پێویستی بە دەنگدانە ڕێو شوێنێک بدۆزەرەوە کە ئەم شکۆیە بپارێزێ باشە بەس پێویستی بە دەنگدانە بەڵێ کاکسیرۆ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان یەک دقیقە بەهرە لە مناقشەی جانبی بێنی باش بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارتان چییە بێ زەحمەت وەڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش پێشنیارەکە جەنابەت باسی ئەوەت کردوتە لە کاتی حەدەسەکەیە کەس داوای نەکردووە من هەر بۆ تەوزیح و بۆ ڕوونکردنەوەی بۆی کە بزانی جەنابەت بزانی پیشەیانە چۆن ئیژەکرێ نامەکەم هەل لە عینەن لەحظەیە کە چوومەتە ئەویا من هاوڕێیانم باسییان نەکردا هیچ باسم ناکرد ئەو خوشکە بە ڕێزەوەخت کە هاتمە ئێرە ئێرەی بینی وتی کاکسیوان ڕسمێکی بگرە بۆی کە بزان چیت لێ قەوماوە من نامەوێت ئەزمە دروستکەم بەڵام ئەمەوێت پیشەیانە باسی قەزێکە بکەم نامەکەم هەر کاتی خۆیاوە و لەلاتان هەیە بە ئیمزای خۆمەوە کە داوام کردووە هەر ئێستا سەیری کامێرەکان بکەنەوە بزانن چی ڕوویاوە هاوڕێیان ئەڵێن ئەگەر تۆ ئەگە برینێ چارەسەر نەکەی بەرەو گەنگری ئەڕات و بەرەو مردن ئەڕات هەر طبیان وایە ئەوەی کە ڕوویە جارێ یعنی ئێمەوە من بۆ خۆمە هەستەکەم لێرە ئازادی ئاخاوتنم نییە بە پەلەست دقەیەکی خۆم ئەەکەم و ئەڕۆم و دانیشمەوە و ئەمە کاری پیشەی پەرلەمانتار نییە ئێمە سەر حەدەسەکە و چی ڕوویا و یەک چارەسەری بەسیطیشی تایە حەدەسەکە ئەوەیە کە هەر یعنی ئەو حساسەتی کە لە نێوانمان دروست بووە ئاسایی نییە خەڵک هەستی پێکا بۆیە خەڵک قسەمان پێڵێت ئەگەر ئێمە ڕەخنە بەرامبەر خۆمان نەگرین ناتوانین ڕەخنە لە حکومەت بگرین ئەوەی کە ڕوویە هەر کەسێ قسەی کرد لە فراکسیۆنێکی جیاوازەوە پەلامار ئەدرێ من چوم خوشکێکم بپارێزم کە لەسەر جادەژەی پارێزم شیرین خان هاوڕەیەک لە فراکسیۆنێک تر پەلاماریە ئاوا دەسم کردووە هەمویان شایەتن پەلاماری ئەمە یاوم ئەگەر ئەم وەتەری قورگە دەستی زیاتر خەیت سەر ئیتتاوە دەنگ نامێنێ یعنی ئینسانە کوژرێ ئەمە پێڵێن جرم المەشهود یعنی کوشتن چییە پاڵێک بەیەکێکەوە بنێ سەری بەر بزمارەکە و ئەمرێت ئەمە هیچ قزەی کتریتیان نییە ئەو خوشکە بەڕێزم کە دەستی زۆر تونگە دەستی لەمەم گیر کرد بەڕاستی دەستی لێگیر کردم بە ئەوە من هیچم نەکرد بۆی نەبم بە لە سۆشیال میدیا قسەنەکەم نامەیەکم یا بە دەستی سەرۆکایەتی پەرلەمان وتم لێ کۆڵینەوەی بکەن سەری کامێرەکان بکەن لە حەدەسەکە و دەقەکەم بۆ دیاری کردوون ئێستا چی ڕوویاوە ئێستا ئەوە ڕوویا لە دوای ئەوە هەنگاوێکی تر چوینە پێشەوە بە خراپی چوینە پێشەوە بەرەو تاوانێکی تر چوینە پێشەوە بەرەو تاوان چوینە دواوە لەوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری من ئەوەیە یان ئەوەیە ئێمە لێرە بۆ کێشەی خەڵک دانیشین یان ئێمە لێرە خۆمانەکەین بە پاڵەوان و کێشە بۆ خەڵک دروست دەکەین پێشنیازەکە ئەوەیە فراکسیۆنەکان ئەزانم کە دانیشتن پێشم دانیشتن ئێمەیتیانە بووین ئەزانم کە ڕێکەوتنێکی تر هەیە ئێمەیتیانە بووین وەکو سەربەخۆکان بەڵام ئێستاش نەچووە بچێت ئەو داوای لێبوردنەی کاک جەلال ئەگەر بکرێت شتێکی باشەوە گەورەیە بۆ لەمە دووە فراکسیۆنەکان بەگشتی بەڵێن بن بە خەڵک و بەخوا بە ئێمە نا
ڕێگەی کتر بدۆزنەوە میکانیکێکی تر بدۆزنەوەی هەم خۆ پیشاندانی تیانە بێ هەم خۆ بە پاڵەوانکردنی تیانە بێ هەم ئیش بکەین بۆ خەڵک ئەم ساڵێک کەماومانە زۆر سپاس. آخر کەس قسە بکەن کاک دیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵی زۆرە زۆر بەهێمنی قساکەم بۆی ینی بینەکە مەفهومەکە بگات و مەبەستی شم ناوەیە کە کێشە دروست بێتنە مەبەستی شمەوەی بە جۆرە جۆرەکان مزایە دەکەم بەڵام بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا کێشە گەورەکە لەوەدایە کە ئێمە نوێنەری خەڵکی لەم پەرلەمانی کوردستانەوە بۆ هاتوین کە نوێنەرەتی خەڵکی کوردستان بکەین. ڕاستە ئێمە ئۆپۆزیسیۆن لەنێو پەرلەمانی کوردستانە بەڵام ئەرکی ئێمە دەست بخێنە سەر برینەکان سەر کێشەکان و باز لەو زوڵم و ناحەقیەکەین کە لە خەڵک گیراوە و هەڵ بدەین لێرە ڕێگەچاری بۆ بدۆزینەوە و بە دوواداچوون بکەین و لە ڕێگەی پرۆژە یاساکان و بە جۆرە جۆرەکان بتوانین شتێ بکەین کە خزمەت بە خەڵک بکەین. بەڵام لە ڕاستیە بابەتی وەڵامدانەوە هێرشکردن پەلاماردان هەستان بۆ نمونە لە حاڵەتەوە بۆتە دیاردا یعنی بۆ نمونە بە تەنیا لە دانیشتنی دوێنە چەند جارێک ئەمە ڕووی داوەتەوە لەلایەن مسەمبڵین پارتێکی سیاسی بۆ لایەنێکی دیکە بۆ کارکتەرێکی دیکە بۆ شخصێکی دیکە پرسیارەکە لەوەیە یعنی بەڕاستی ئەمە لەوە ناترسین ئەگەر بۆ نمونە وەڵا ئەو پەڕی شانازیە فەخرە بۆ نمونە تۆ لە پێناوی خەڵکا بمریت وەڵا شانازیە بۆ نمونە لە پێناوی خەڵکا ئەگەر لێشت بدرێەوە گەر هەرچێک بەرامبەر بکرێت و منە بێخیرەت نین بۆ نمونە ئێمە لەوە بترسین بەڵام کێشە سەرکیەکە لەوە ئایا بەم جۆرە کاری پەرلەمانتاری دەکرێت ئایا بەمە دەکرێت بۆ نمونە هێزێک لایەنێک هەر لایەنێکی دیکە بۆ نمونە بۆ ئایندەش یعنی بۆ نمونە خۆی بە خاوەنیان پەرلەمانی کوردستانە بزانم پێی وابێ لایەنەکانی دیکە میوانن ئەگەر وایە ئێمە ژێستە بۆ نمونە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەچینە دەروی ئەم پەرلەمانی کوردستانە لە سەراسی نێودوڵەتی بە هەموو دنیا دەڵین کاکە گیان ئەمە پرۆسەی دیموکراسی نیە ئەمە پەرلەمان نییە ڕێز لە کاری ئۆپۆزیسیۆن و کاری پەرلەمانتاری ناگیرێت و دەچینە دەرو سەحەکە بەجێ دەیڵین ئەگەر نا ئەم شێوازە مامەڵەکردنە لە نێو پەرلەمانی کوردستان بەرامبەر بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بەڕاستی جێگەی قوبوڵ نییە و دەبێت لێرە کۆتایی پێبێنرێ بۆ کاتێک کە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بۆ من دکتۆر کاظم کە ڕفتارێک دەکات ڕاستەخۆ دەخرێتە دەنگدان و هەموو ڕێکارێکی بەرامبەرێک گیرێتە بەر بۆ کارکتەرێکی دیکە کەوا دەکات هەموو ڕێکارێکی دەگیرێتە بەر بۆ ئەگەر کارکتەرێک لە دەسەڵات بێ لە یەکێتی بەیان لە پارتی بێ لایەنێکی دیکە بێت هەوڵ دەدەن بۆ نمونە جۆرە لە جۆرەکان فۆرمێکی بۆ بدۆزنەوە بۆی ئەو جۆرە مامەڵی لەگەڵان نەکرێن با من هیچ ناوێکی دیکەین چونکە هێشتا قەرار نەدراوە بۆ ئەوەی کە ئێمەش هەستکەین کەم پەرلەمانە پەرلەمانی هەموو خەڵکە بۆ ئەوەی ئێمەش هەستکەین کەم پەرلەمانە پەرلەمانی ئۆپۆزیسیۆن و هەموو ئەوانی دیکەیە پەرلەمانی خەڵکی کوردستانە بۆی ئەو احساسە یعنی دروست نەبێت کە یعنی منطقی تیانی هەر کەسێک گەستێ بۆ منە دوێنێ بزینیەوە بووین ئەو هاتووتی ئەو وابکاوە کەمەوە تۆ ئەگەر وایە ئەگەر شەڕە پێمان بڵێن بۆ نمونە بەڕاستی خەڵک ئێمە بۆ نەناردوو خەڵک بۆ ئێمە بۆ ناردوو کە نوێنەراتی خەڵکین و لێرە هەوڵ بدەین ڕێگەچارە بۆ کێشەکانیان بدۆزینەوە چارەسەریکەین بۆیە تکاکەین تکایەکی هاوڕێیانە بەشێکی زۆر لە برادرانی ژیانی ئێمە لە دوێنە مناقەشەی شتەمان کردووە ڕاکەیان بووە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە یەکەم کە ئەوەی ڕوویدا دووبارە نەبێتەوە هەوڵ بدەین ئەم پەیڕەوە بکەین بە ڕێگە بۆ هەمومان کە من دەڵم بەڵێ من پەیڕەوی پەرلەمانی کوردستان پێشێلەکەم لەبەرەوەی 3 ساڵە لەبەر چاوما پەیڕۆ پێشە لەکرێت کاتێک کە سیرەکەم بۆ لایەنەکانی دیکە بۆ کارکتەری دیکە تەبیعیە بۆ خەڵک یعنی لەسەر خەڵک پێشە لەکرێت ئێدەی و کاتاڵم بۆ منیش پێشێلی نەکەم پرسیارەکەم ئەمە منیش لە تووڕەبوونە لەوەیە کە سیرەکەم حەقی خەڵک ئەخورێت بەم هینە کە سەناکات پێشێل دەکرێت ئێمەش لە بەرامبەرەوە دەڵێم بە پەیڕەوی قسە دەکەم کە پەیڕەوی خەڵک بێت ئەوە بێت کە بۆ نمونە منیش پێم مەقبول بێت لەبەرەوە دەبێت بگەڕینەوە بۆ ئەم پەیڕەوە یەکەم دووەم ئەبێ ئەمڕۆ بڕیار بدرێ ینی بەڕاستی نەک بۆ هەفتەیەکی دیکە و دانیشتنی بینی لایەنەکان و ئەوە شتێک پێرا بە لیژنە و لیژنەکاری یعنی بهینە بێت کۆتایی پێبێ و داوای لێبوردن لە مۆزوعە بکرێت و چارەسەر بکرێت سوپاس بەڵێ 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 بەڕێزان 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 کاکمەم لە شوێنی خۆتۆ قسەمەکە بەڕێزان ئەگەر هەمووی ئەو قسەیە با دەرفەتێک دێنەوە بە دکتۆر زانا دانیشتنەکە بۆ حەلی ئەو مۆزوعە نیە بەڕێزان کاکمەم دانیشتنەکە بۆ ئەوەیە بۆ ئەوەی هەموو ڕۆژە دانیشتنەکانی پەرلەمان نەبێتە مانشێت و بڵێن پەرلەمان گرژی تێکەوت کاکتۆر زانا فەرموو تۆ قسە بکە ئەگەر کەسی تر با قسە نەکە بزانین چیەڵێ کاکتۆر زانا فەرموو کاکتۆر دوای دکتۆر زانا کە زۆر ناگرم هەر هەمووتان وەرگرم یاڵا کاک سەرکۆ فەرموو هەمووتان بەس تۆزێ مڕاعاتی کات بکەنەوە 12:30 وەزیرمان هێناوە مناقەشەی
مەشروع بەڕێز کاکزانە قساکە لە جیاتی بەڕێز چی بکەم کاکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لێرە کە دانیشتوین نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین خوا ئەگەر یارمەتی بن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە دوێنێ لە پەرلەمانی کوردستانە ڕوویدا پێشهاتێکی زۆر مەترسیدار بوو پێشهاتێک بوو کە هەموو هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستانیش بە نیگەرانیەوە جا بە شێوازێک لە شێوازەکان بە گاڵتەجاڕی بێت یان بە شێوازێک بە هەموو شێوازێک قسەی لەسەر کراوە ئەم نیگەرانیت چۆتە ناو هەموو ماڵەکانی خەڵکی کوردستانەوە چونکە بەڕاستی ئەو بێڕێزەی کە دوێنێ ڕوویدا بە بڕوای ئێمە بەرامبەر بە خەڵکی کوردستان و پەرلەمانتاران کراوە و بۆ ئەو فراکسوێنەی کە توانێت نوێنەرایەتی یا زۆرینەی خەڵکی کوردستانەکە و لە پەرلەمانە زۆرینەی پەرلەمانی لێرەیە ئەبێت پێشووتر باسی یەکڕێزی و ئەوەیە کرد کە پێکەوە ژیان لە ناو لایەنە سیاسیەکان و لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنی شاکرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە کرا بە بڕوای ئێمە چۆن یعنی بە شێوازێک بوو ناتوانانی ینی قسەی لەسەر بکەیت بۆیە پێویستە داوا لە بەڕێسانەکەم داوا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەکەم کە خوان بۆ دانن کە زۆرینەی پەرلەمانن ئەم زۆرینەیە بتوانێت داوای لێبوردن کات لە هاوڵاتیانی کوردستان و لە پەرلەمانتارانی بەڕێز کە هەست بەواکەن کە ئەم قسانەی کە دوێنێ کراوە بۆ شکاندنی زەمیلەکان بووە نابێت بەبێ لێپرسینەوە ئەم ڕووداوی دوێنێ تێپەڕێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ فەرموو کاک چۆرزانە بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەستپێکدا وێڕای پشتگیری بۆ قسەکانی جەنابەت کە لەو حەدەسانەی دروست دەبن زەڕورە لەو کاتەدا قسەی لەسەر بکرێ و ناکرێت 111 کەس لە ناو هۆڵی پەرلەمان بێدەگە بە ڕێزێک قسە بکات 110 ترجەی لێ نەبێت پشت بە سۆشیال میدیا ببەستێت پاش چەند سەعاتێک بێتەوە بڵێ ئەمام قسەیە کراوە و لە لای هەمووشمان دیارە کە ئەم بەرنمەیە کە ئەمڕۆکە پەیڕەو دەکرێت بەرنامە بۆ داڕێژراو بۆ پێشتر چونکە لایڤێکی فەیسبووکی بۆ دەکرێتەوە و ئامادەکاری بۆ دەکرێت بۆی هەواڵێکی پەرلەمانتاری پارتی پێبشێندرێت بۆیە ئەمە تاییدکردنە بۆ قسەکانی جەنابەت و لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە لە دەستپێکدا باسمان کرد کە ئێمە زۆرینەی پەرلەمانین و هەست بەو بەرپرسیاریەتێ دەکەین و خوشکبرانی تری بەڕێزم پشڕاستیان کردەوە کە ئەم بەرپرسیاریەتێ زیاتر بەر ئێمە دەکەوێت لەم ڕوانگەیەوە ئێمە داوای لێبوردن لە گەلی کوردستان دەکەین لەسەر جەم ئەم بارودۆخە نەخوازراوەی دوێنێ لە دانیشتەکانی دوێنەی پەرلەمانی کوردستان ڕوویدا بۆ هەر کار و کاردانەوەیە کە ئێمە بووبینە هۆکاری ئەوەی وەکو پەرلەمانی کوردستان بووبینە هۆکاری ئەوەی کە هەستی جەماوەری دڵسۆزی کوردستان بریندار بێت بە هەر ئاراستەیەکی تێکدانی جەوەکەی هۆڵی پەرلەمان بێت جارێکی دیکە تاکید لەوە دەکەینەوە ئەم زۆرینەی پەرلەمانی ئێمە بۆ ئەوەی ئیستقراریەتی پەرلەمانی پێ بپارێزین و هەستکردنمانە بەو مەسئولیەتەی کە لە دوایین هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عراقیش جارێکی دیکە خەڵکی کوردستان ئەوەی بە ئێمە داوە نەک ئێمە خۆمان پێمان وابێت کە ئێمە زۆرینێ زۆر سپاس لە سپاس بەڕێزان گوڵستان خان بەس با گوڵستان خان قسە بکە و تەواو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان یەک ڕاستکردنەوەکەم و هیچی تر دڵنیابە بەڵێ هیچ قسێکی گرژی ناکەم دڵنیابە من هەموو پەرلەمانتارانی بەڕێزی ناو ئەم هۆڵە ئاگدارەکەمەوە من بەدوو نامە کاکزانا و بەڕێز کاک دکتۆر هێ منم ئاگدار کردەوە لەو وتە نەشیاوە چونکە ژمارێکی زۆر نامەم لە خەڵکەوە بۆ ئەهات فشارێکی زۆر لەسەر ئێمە بوو تەنانەت فشاری ئەومان لەسەر بوو هۆڵەکە بەجێبێڵین بەڵام بۆچی بەجێمان نەهێشت لەبەرەوەی هەست بە بەرپرسیارەتی سیاسیەکەی من حەز ناکەم ئەو جۆرە قسانە بکرێت تکایە کۆتایی بەو جۆرە قسانە بێنن بەڵام کاکزانە خۆی شاهیدە کاک دکتۆر هێمن شاهیدە من ئەمیز لە کۆتایی جەلسەی جەنابتانە داوا بکەم کە ئەمەی ئەمڕۆ داوامان کرد دوێنێ بە جەنابتی بڵێم بەڵام کە جەنابەت چەکوشەکەت دا بە مێزەکە
من مەجالم نەما هیچی پێ بڵم بەڵام ئێمە هەردوێنێ داوای ئەمەمان کرد ئەوە کاکزانە خۆی ئاگادارە ئەوە کاک دکتۆر هێمن تەنانەت کاک دکتۆر هێمن بۆ منی نووسیوە ئەڵێ لەگەڵ فراکسیۆنی پارتی و چه بڕیارێکەدەن من پاڵپشتیتانەکەم من زۆر سپاسی ئەو هەڵوێستاکەم و زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە قسەیەکی خێریان لەو کەش و نائارامیە کردبێت لە برادرانی پارتیش هەتا ئەگاتە برادرانی ئۆپۆزیسیۆن بەڵام تکایە با ئەمە دوجار و دوا منزڵمان بێت بۆی کە بەریەکەوتنی ناشرینمان هەبێ بەرامبەر بە یەکتری برینارکەین غروری سیاسی با کۆتایی بێت یعنی ناکرێت بەڕاستی من چوومە بەردەمی حەسی بەخاوتم وەرە بەس لە من بە یعنی من ئامادە بووم وڵڵای هەر 45 ئەلا باتناتە سەر من ئێستا بەنسبەت تۆ تەواو بووە؟ بەڵێ بەنسبەت تۆ تەواو بووە؟ قسەکانم تەواو بووە بەڵام بەڕاستی یعنی پێویستە کاک جەلال خۆشی لێرەوە لەم هۆڵەیە داوای لێبوردن بکات لە خەڵکی کوردستان چونکە ئەوە تەنیا ئەوە سوکایەتی نییە بە پەرلەمانتاران و بە پەرلەمانتارەکەی ئێمە ئەوە سوکایەتیە لە پێشا بە پارتیەکان چکە ڕۆژانە ناوی پارتەکەی خۆیانێنن و سوکایەتیشە بە هەموو خەڵکی کوردستان سوپاس بەڵێ بەڕێزان ئەم مناقەشەیە تا بەیانی تەواو نابێ بەردەوام بێ کاک ڕزگار کاک دابان سەرۆکی فراکسیۆن دوو جار قسەی کردووە بە قوربان بەڵێ مامۆستا بووبەکر ئەو پێشهاتەی دوێنێ بەڕە سەرۆکی پەرلەمان بەڕاستیە بێت لەسەری بوەستین خوا نەخواستە لەسەری ئەوەستین نیشانەی بەڕێزان ئەبێ ئێمە بەڵێ پێکەوە کۆبوونەوەیەک بکەین بەڵێ پێکەوە کۆبوونەوەیەک بکەین لە دەرەوەی ئیعلام لە ناو ئەم هۆڵە ڕێک بکەوین لەسەرەوەی کە ئەم پەیڕەوە چۆنەڵێ کەس بۆی نییە ئەو ئازادیە بەکاربێنێ لە بریندارکردنی ئەوی ترا باسی بکەین باسی ئەوە بکەین زۆرینە فراکسیۆنی پارتی بۆی نییە پەلاماری فراکسیۆنەکانی تردا باسی ئەو بکەین فراکسیۆنی یەکێتی بۆی نییە پەلاماری ئەندامێکی فراکسیۆنی تر بکە باسی ئەوەش بکەین کە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش بۆیان نییە هێرش بکەنە سەر پیرۆزیەکانی ئەوانی تر ئەبێ ڕێ بکەین لەسەرەوەی چۆن دانیشتەکانی ئەم پەرلەمانە بەڕێوەچێ ئەبێ ڕێ بکەین لەسەرەوەی نقطەی نظامی چییە کامە نقطەی نظامیە ئایا ئەکرێت کەس یەکشت بڵێ بە ناوی نقطەی نظامی ئەی ئەگەر ئەمە پەیڕەوە حەقت دەداتێ بەڵام پەیڕەوە قەیدیشە لەسەردانێ ئەبێ دانیشین بەیەکەوە دانیشتنی پەرلەمان بەو شێوەیە بەردەوام نابێ ناکرێ ئێمە هەموو ڕۆژێمان شتی ڕاگەیاندنەکان بین پەرلەمان گرژی تێکە و گرژیەکە لەسەر چییە؟ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێزان با دەست بە ئیشەکانمان بکەین سەرۆکی فراکسیۆنی پارتی داوای لێبوردنی کردووە لەگەلی کوردستان با قسە بکەین کاکە ئەڵێ ئەگەر وترا بێتیش بەڕێ سەرۆکی پەرلەمان کە داوای لێبوردنی کرد کە کەسێ وتی داوای گەلی کوردستان لە ئێمە مهمترە و ئەو دەستەواژەیە گەر خەڵکی برینار کردبێت لە دەرەوە خەڵک لە ئێمە زیاتر برینار بووە داوای لێبوردن لە گەلی کوردستانەکە بە نوێنەرایەتی ڕۆژێکی تر کاک لوقمان لە جیاتی فراکسیۆنی یەکێتی ڕۆژێکی تر ڕەنگە گولستان خان کاک ڕزگار هەڵەیە بکە لە جیاتی فراکسیۆنی گۆڕان داوای لێبوردنەکە بەڕێزان با کۆتایی بەمە بێنین دەست بە جێبەجێکردنی بەرنامەی بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێزان هەمووی قساکە ئەگەر وای لێبێت ئەگەر وا بێت بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە ئەبێ من لە ڕوانگەی مادەی 24 بڕگەی 2 قساکەم کە ئەندام ئازادی ئاخەوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە چوارچێوەی کاری پەرلەمانی بە شێوەیەک ڕەچاوی ڕێزگرتن لە داوە دەستوریەکانی هەرێم و یاسا کات پێکراوەکان بکات ئەمە ئەم قسەیە ئەم پێشهاتەی دوێنێ ینی هەر پەرلەمانتارێک وایە ئێمە بێ لەسەری بوەستین چونکە ئەم پاشەکشەیە لە ئەتەکێت لە پرۆکتۆکۆڵ لە مۆڕاڵ عەزیەدانی میزاجی خەڵکی کوردستان یعنی ئەمە چۆنە بێ پەرلەمان ینی نامۆیە بە ڕابردووی خۆی بە ئێستای بە داهاتووی لە داهاتوە هیچ پیاوژنێکی نەجیب جورئەتی ئەوە ناکاتێتە ناو ئەم پەرلەمانە چونکە کەس حورمەت و کەرامەت و شکۆی خۆی لێ زیاد نییە بێ حورمەتی پێ بکرێ ئەمە یعنی نامۆیە
بەوە ئەوە ئەم پەرلەمانە پڕ بووە لە حاکمەکانی محکەمەی تەمیز و محکەمەی ئیستئناف بۆ نایەنە ناو ئەم پەرلەمانێ بۆ خەڵک خۆی هەڵنابژێرێ ئەمە بەشێکە لە پیلانی ناومێدکردنی خەڵکی کوردستان ئەوەی ڕموزە ئەوەی کەسایەتیە بێ بشتێنرێ بۆ ئەمە قبولکەین لە ڕاستیە بۆیە لە ڕاستیە ئەم نەریتە لە ڕاستیە دەڕاگرین بەڕێزان پەرلەمانی کوردستان بەرهەمی زەهنیەت و قەراری خەڵکە و ئەوەن دامانەی هەڵبژێراون خەڵکی کوردستان هەڵیبژێراون نوێنەراتی خەڵکی کوردستانەکەن بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین قسە بکەیاڵ قسە بکە بەڵام قساکەی خەڵکی تریش قسە دەکە بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان باش بەڕێ سەرۆکی پەرلەمان تکایە هاوڕێیان قسە دانیشن فەرموو ئێوەش قسە بکەن کاکە دوای ئێوەش قسە بکەن فەرموو دانیشن بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان طبعاً پەرلەمانی قسە یاڵا قسە بکە فەرموو بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان تا ئەو ڕووداوی کە دوێنێ ڕوویاوە لەواچێ بەشێکی زۆر ئەندامانی پەرلەمانی کوردستان بە فراکسیۆنی پارتیشەوە لی نیگەران بن لە قسەکانی کاکزانایە بە یارمەتی دکتۆر قسە ئەەکەم دکتۆر جام قسە ئەەکەم بە یارمەتی دۆڵامە دەرەوە باشە کاکە لەو تەسەڕوفاتی کە کراوە ئێوە پشتگیریەکەن بە قسەکانم تاوکەم بەڕێزم با قسە بکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان لەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تکایە ئاوا بڕوایەمە وەڵڵەح ئەم پەخشە نابێ بچێتە ناو خەڵکەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان با قسەکان تەواوکەم تکایە سەرۆکی پەرلەمان با قسەکان تەواوکەم لەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە نەهاتووە بڵێ هیچ کەسێک بۆی نییە ناوی پارتی هیچ هێزێکی تر بەرێ باشە بە پێی پەیڕەو ئەو قسەیە نەکراوە دوای ئەو بەڕێزە و ئەندام پەرلەمانە ئێمە ڕاستەوخۆ لە دادگایی زیندانی کراوان و شالاگوانیانی بادینانین ئەوەی کە لە محکەمە گوێمان لێ بۆ وەکو نوێنەری خەڵک گواستوێتیەوە باشە ئێمە لە ناو محکەمەیە گوێمان لە قسانە بۆ ئەوە نەبۆ شتێک بڵێ بۆ خۆی بێڵێ تعبیر نەبووە لە خۆی دوو هەمین شت بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوە بێحورمەتی بووە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەی کە دکتۆر کازم پێڵاوەکانی هەڵایە بەردەمی خۆی بەڕێزت وتت بێحورمەتی کراوە بە شکۆی پەرلەمان و ئەبێ ئێمە ئەو حاڵەتە ڕابگرین ئەوەی کە بەڕێز ئەو بەڕێزە و ئەندام پەرلەمانە کردوێتی لەوە زۆر خراپتر بووە بەڕێزت وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڵێ من پێم وایە بێ ئیجراعات بخرێتە دەنگدانەوە هەتا لێسەندنەوەی متمانە بڕوا چونکە نابێ ئێمە بێحورمەتی قوبوڵ بکەین بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئێمە نوێنەرایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بەڵێ 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 تەقیمی ئێمە هەڵسەنگاندنی ئێمە بۆ ئەم قسەیەکی نەشیاوی ناشایستەی نامەعقولە باشە و بۆ ئەندامی پەرلەمان نەک بۆ ئەندامی پەرلەمان بۆ ئینسانێکی ئاساییش نابێ ئەم قسەیە بکە لە هەر شوێنێک بێ هەڵەیە سەرۆکی فراکسیۆنی پارتی ئەڵێ ئەگەر ئەمە کاریگەری لەسەر میزاجی خەڵک هەبووە ئەو گرژیانەی لە ناو پەرلەمان ڕوویداوە بەکار و کاردانەوەکانەوە ئێمە داوای لێبوردنەکەین ئەمە قبوڵە یا قبول نییە ئەمە قسەیەکی یەک لەحظە